گردبوونەوەی فەرمانبەرانی سایلۆی گەرمیانە لە کەلار. ئەم فەرمانبەرانە بە شێوەی گرێبەست لە سایلۆکە کار دەکەن و 6 مانگە موچەیان وەرنەگرتووە. ئێمە کێشەی هاتو چۆشمانەیە، یعنی ئێمە دایرەکەی ئێمە فەرمانکە ئێمە لە دەرەوەی شارە، یعنی گرفتی هاتوچۆمان هەیە ئەرکێکی زیاترەکەوێتە سەرشانمان لەوەی فەرمانبەرێک بین لە ناو شار دەوام بکەین. هەر داواکاری موچەمانەیە و هیچ کات کەس بەدەم داواکاریەکەمانەوە نایەت. کێشەی هاتوچۆمان هەیە، ماڵ بەجێوەیەڵین، مناڵ بەجێڵین، ناچارین شناڵ لەگەڵ خۆمانە بینین، کەسی نێبخینە لای. چونکە موچەشمان وەرنەگرو، ئەگەر موچەوە گرین نەتوانین لای کەسێک داینێ. ئەوان نزیکەی 6 فەرمانبەرن، 6 مانگە لە سایلۆی گەرمیان بە شێوەی گرێبەست دامەزراون. ساڵانی پێشوو گەنوول لێرە وەرگراوە ئەوە بە چای خۆتانە بینێت لەو کۆگانە لە دەرەوە لەبەرە خۆر و بارانەیە. وەڵام میساڵ بۆ یەکەم ساڵ بەهۆی ئەم کۆمەڵە فەرمانبەری کە بەکو گرێبەست لێرەن بکرێت ناو سایلۆکانەوە، خەزانەکانەوە کە شوێنێکی پارێزراوە سەلامەتە بۆ گونجاویشە لە دواترە بۆ بەکارێنان. وە شتێکی زۆر پێویست و گرنگە کە هەم بۆ ئێمە وەکو تەجروبەی یەکەم هەم بۆ جوتیارەکانی دەڤەرەکەش. ڕابکە لە 2011 بۆ 12 من تەواو کردووە ئەمساڵ وەرگیراوم، ئەوە بۆ نزیکەی 13 ساڵ 14 ساڵەوێ، بەڵام ئیسە لە دوای ئەو هەموو چاوەڕوانیە بەم شێوازە بێئومێد بووین. موچەی ئەم کارمەندانە لە 250,000 دەست پێ دەکا، زۆرترین موچەیان 500,000. ئیداری سایلۆی گەرمیان چاویان لە وەزارەتی داراییە بڕیار لە خەرجکردنی موچەی کارمەندەکانیان بدات. ئێمە ئەوەی لەسەرمان بۆ کراوەکو و تازەکردنەوەی عەقدەکان و ئەوەی ڕێکارانەی لە لای ئێمە بۆ کراوە، ئەوەی ماوەتەوە ڕێکارەکان لە ئەنجومەنی وەزیرانیش دەرچووە، گەیشتوتە وەزارەتی دارایی و چاوەڕێی وەزارەتی دارایی بۆ تەمویلکردنی پێدانی پارە بە فەرمانبەران. بەڕاستیە هیچی لە لای ئێمە نەماوە. سایلۆی گەرمیان 4 ساڵە دروست کراوە، بەڵام بەهۆی نەبوونی کارمەندەوە گەرمی لە جوتیاران وەرنەگرتووە. بڕیارە سایلۆکە لە چەند ڕۆژی داهاتوودا بۆ یەکەم جار دەست بکات بە وەرگرتنی گەنمی جوتیارانی سنووری گەرمیان. بڕیارجاف، زوومی گەرمیان.